مەبەست چی بۆ لە دروستکردنی گای باڵدار لەو شوێنە بەو حەجمە بۆ کوتلە گەورەیە خەنەس وەکو ناوچەیەکی دەتوانین بڵێن شوێنەواری چەندین دیمەنی شوێنەواری لە خۆ دەگری هەندێکیان دەتوانین بڵێن نەخشی نیگارین کە ریلیف پێ دەڵێن بە ئینگلیزی یاتە نەحت بارز ئەوەی لە قەتپاڵی چیاکان و وەکە کراوە هەندێکیشان پێ نەحت مجەسەم واتە نەخشی بەرجەستە وەکو ئەوەی گای باڵدار باس کرد ئەو گای باڵدارە کە ئێمە پێی دەڵێن پێکاتێش تا ڕادێک ئەفسانەیە یعنی سەری لە سەری مرۆڤە و لاشەکەی لاشەی شێرێکە یان گایەکە و باڵی هەیە و قاچەکانی قاچی بازەیان شێرە بەو شێوە و دائیمەن دیمەنەکە لە لاتەنیش ئەگەر سەیریکەی 4 قاچی هەیە و لە بەرەو پێشۆش تەماشاکە 2 قاچی هەیە واگەبی کە سریدی دەبتە 5 قاچ ئەو شێوازی دروستکردنی هوەرە لە سەدەمی ئاشور بۆ ئەوە بووە کە ئەتۆ ئەگەر بەرەو ڕوو تەماشای پەیکەرەکە بکەی لە پێشەوە 2 قاچ دیار وەکو بڵێ بەرەو تۆ ڕاوەستا بێ ئەگەر لە تەنیشتۆش لە لاتەنیشتێک سەیری بکەی 4 قاچەکەی دیار بێ وەکووی بڕوە طبعا ئەو گای باڵدارە لە دەقە کۆنەکاندا لە تێکستەکان پێی دەڵێن لاماسۆ یان بە وشە کۆنە ئاشوورەکە بێن لاماشتو واتە ئەڕوح الحامیە واتە گیانی پارێزەر یان ئەهریمەنی پارێزەر کاری ئەو پەیکەرە چی بووە لەو ناوچەیە بەرگریکردن بووە لە پاراستنی ئەو شوێنە لە دەرکردنی ئەڕواحی شڕیرە وەکو بڵێن گیانی خراپ و شەڕانجێژەوە کە ئاشووریەکان لەو کاتە باوەڕیان پێ هەبوو کە لەو ناوچەیەدا بۆی ببێتە لەلایەنی دەرونی و لەلایەنی فکری ئاینی خۆیان ببێتە هۆکارێک بۆ پارێزگاریکردن لەو ناوچەیە و دەرکردنی ڕوحی شەڕانجێز لە ناوچەکەدا و نەک هەر لەو شوێنە تەنانەت لە دەرگای شارە ئاشووریەکان لە دەرگای کۆشکەکان زۆربەی شوێنەوەکان ئەو پەیکەری گای باڵدارە هەیە شێوەی هەڵکۆڵینەکان یان با بڵێن لە شێوەی پێکچوونێک بە ئەشکەوت دەچی بەڵام ئەشکەوت نییە وەکو بەڕێزت باست کرد شێوەکە تۆزێک نامۆیە باڵێ کاری دەستی مرۆڤە یان هە سروشت خۆی ئەو شتەی تەدا هەبووە لەو جێگا زۆر باشە بەرەوەی بێمەسەرە طبعاً خەنەس یەک تایبەتمەندی زۆر جوانی هەیە یەکێک لە گەورەترین دیمەنی نەحتی بارزیان دەتوێن نەخشی هەڵکۆڵدراوی دەرپەڕی و لە خەنەسە لە هەموو عێراق بگەڕی یعنی لەوە گەورەتر نییە گەورەترین تابلویە کە ئەوەی تازە باسم کردوێنی 2 خودداوەندەکەی و لەولا پاشە سەنحاری ڕاوستە لە ژێر پارەکانیش ئاژەڵێکەیە کە هەر یەکیان ڕەمزی خودداوەندەکەیە ئەو ئاژەڵە یەکو بڵێ بەو ئاژەڵە دەزانین ئەوە کامە خواوەندە و ئەوە کامە خواوەندە ئەوە بابەتێکی یعنی لە هوەری میسۆپۆتەمیە بابەتێکی تۆزێک ئالۆزە ئەو خواوەندە ڕەنگە لە سەردەمێکی تری خواوەندێکی تر بێت بەڵام دوایی باڵا دەستی ئاشووریەکان کە خواوەندی خۆیان هینایتە پێگەی یەکەم ئەو ئاژەڵە بوویتە هێمای ئەو و ئەو دیمەنەی وەکو باسم کرد ئەو گەورەترین دیمەنە لە هەموو عێراق لە کوردستان لەسەر ئەوەی کە نەحت داهەبیتن لە قەتپاڵی شاخ و چیاکاندا و ئەو هەڵکۆڵدراوانەی کە لە ناو دیمەنەکی ئەوەکان کراوە ئەوە دواتر لە قۆناغی دواتر هەندێک لەو کەسانەی کە پەیوەندیان بە ئاینی مەسیحیەوە هەبووە یان ئەوانەی کە ڕەنگە پەیوەندیان بە ئاینی زەردەشتیەوە هەبووە لەونا ئەو هەڵکۆڵدراویان کردووە ئەوە 2 گریمانەی هەیە 2 بۆچوون هەیە لەوانەیە کە پەیوەندی بە ئاینی زەردەشتیەوە هەبووە مەیتەکانیان دەبر لێوێ دایاندەنا بۆەوەی تەیر و تاڕ بیخوا و دواتر ئێسکەکان ئەوە دەکرد لا دەبرد بەڵام ئەوەی کە بەهێزترە بۆچوونی کە زیاتر بەهێزترە ئەوەیە کە ئەوانە وەکو ڕاهیب و قەشەکانی ئاینی مەسیحی لە کۆندا دەهاتن لەو ماچەیە خلویان دەکرد دەمانەوە اینجا بەو شێوەیە ئەو ئەوانەیە هەندە کورد دەچوونە ناوێ لێ تاعات و عیبادەتی خۆیان دەکرد بەڵێ هاوشێوەی خەنس لە هیچ شوێنێکی تر هەیە هەندێک شوێنەواری هاوشێوە هەیە بەڵام هەمان سەردەما لە ناوچەی چیای زاوە لە دوهۆک لەو ناوچانە هەیە بەڵام نەک بەو شێوەیە بەو شێوەی نا بەڵام هەمان سەردەم دەگەڕێتەوە هەمان قۆناغا بەڵام ئەویان ڕیزبندێک ڕیزێک لە خواوەندەکانە لەسەر ئاژەڵەکانیان ڕاوستا بەڵام ئەلێرە باز لە پرۆژەی پاشا سەنحاریب دەکات و وێنەی پاشا سەنحاریب لە ناوچەی خەنەس زیاتر لە 12 شوێندا دووبارە بۆتەوە بوونی هەیە بەڵام لە ناوچەکانی تر ئەو شێوە نییە هونەرمەندێک هەبووە ئەو شتانەی دروست کرد بێت یان قالبێک هەبووە دارێژراوە و هەواسراوە خۆی مەبەست لە سیستەمی دروستکردنی شێوەی هەڵکۆڵینەکان دووبارەبوونەوەی وێنەکانی سەنحاریب زیاتر لە تابلۆ
ئەوە بەخۆی شێوازی خۆیان هەبووە بەڵام وەکو نیبرێ قالە بیدانرێت چکەوە ئەگەر لە نزیکەوە بچی تەماشای بکەی دەبینی ڕێک هەڵکۆڵ درراوە لە ناو قەتپاڵی شاخەکە هەڵکۆڵ درراوە ئەوە یەکەم جار وێنەکەیان دروست دەکرد بە قەڵام بۆ نمونە بە ڕەنگێک ئیتا ڕوشتەکەیان حاز دەکرد دواتر هەڵیان دەکۆڵی جوانترین دیمەنی نەحتی بارز و نەحتی مدەسەم لە سەردەمی ئاشووریە لەبەرەوەی دەوڵەتی ئاشووری هەردەوان یانی دەوڵەتی ئاشووری هەر ئەو منطقەی ناگرتەوە هەموو ڕۆژهەڵاتی ناوین تەنانەت مسرش لە قۆناغێک لە قۆناغ کەوتە ژێر دەسەڵاتی دەوڵەتی ئاشووری جا دەوڵەتی ئاشووری ئەو کەسێک کە هونەرمەند باە ئەو کەسێک کە مەسەن وەستای دروستکردنی مەسەن پەیکەر و بیناساز و ئەو بە هەمووی بۆ خۆی دەهینا دەیکردە لە خزمەت کار و پرۆژەکانی خۆی بەگەڕی دێخست ئێمە دیمەنمان هەیە لە قەتپاڵی دیواری کۆشکەکانینەوە باز لە چۆنێتی گای باڵدار دەکات چۆنێتی دروستکردنی گای باڵدار دەکات چۆن ئەو تاشە بەردانیان لە قەتپاڵی شاخەکان داتاشی و گای باڵدارەکەیان درو اینجا لە ڕێگەی ئاوە خستویتان سەر کەلک چی پێ دەڵێن ئەوەی لە کۆندا کەڵکی پێ دەڵێن پێستەی پڕ هەواکەن گواستیتان دواتر بە چەندین کرێکارشتەوە چۆن بە زەبری حەبل و بەدانانی دار بۆ ئەوی لەسەری بخولێتەوە بڕوە ڕانکێشا بۆ کۆشکەکانیان چکە هەندێک لە پەیکەری گای باڵدار هەیە زیاتر لە 40 تەنە یعنی ئەوە بەهێزێکی مرۆیی زۆر گەورەی دەیە بۆ ئەوی بیگوازێتەوە جا ئەو دیمەنانە بە هەمان شێوە باس کراوە لە دیمەنە هونێری سەردیواری کۆشکە ئاشووریەکان